یەکێتی بەشداری کۆبوونەوە ناکات تا ئەو کاتەی ئەو کێشانەی ما لە نێوان یەکێتی و پارتی چارەسەر دەکرێن لەلایەکی تریش تاش کۆ بۆ پەرلەمانە جێبدرێتەوە. واتە کە ئەڵێن کێشەکان یەکێک لە کێشەکان ئەوەیە کە بەداخەوە پارتی پابند نەبوو بۆ ڕێککەوتنی نێوان یەکێتی و پارتی کە هەبوو لە پێکەوە کارکردن و بەڵگەش ئەوەیە کاتێک کە پارێزبەندی لەسەر سۆران عومەر هەڵگیرا پارتی بە زۆرینە و کەمەی بڕیاردا لە کاتێکدا نەدەبوایە بە زۆرینە و کەمینەوە کارە بکرێت بە تایبەت لەم بارودۆخە کە هەرێمی کوردستان بە قەیرانی سیاسی قەیرانی تەندروستی قەیرانی داراییدا تێدەپەڕێ و نەکەن یەکێتی گۆڕان کۆمەڵێک گرت و هەموو ئەو فراکسیۆنە لە دەرەوەی پەرلەمان بوون نیگەران بوون کەچی پارتی بڕیاری خۆی هەردا. واتە کاتێک سەرۆکایەتی پەرلەمانی هی یەکێتیە بەڵام پارتی بە ئارەزووی خۆی کار بکاتەوە بە ئارەزووی خۆی بڕیارەکان تێپەڕێنی ئێمە و سەرۆکایەتی ئەو هاوبەشێمان بۆ چیە بە شێوازی بەڕێوەبردننی وڵاتە ئەو شێوازە بەڕێوەبردننی چەند ساڵی ڕابردوو کە ئێمە هەرچەندە بەشدار بووینە بەڵام بەو پێی کە ئێمە وەکو ساڵانی ڕابردوو نیوە بنەوە نەبووینە ئەنجامەکەمان دیت یعنی وڵاتی بەرەو چێ برد قەیرانەکانی بەرەو چێ برد واتە دیدی ئێمە بۆ چارەسەرکردنی پرسەکان لە ناوخۆ لە دەرەوە جیاوازە و ئەوە لایەکی تر بەداخەوە پارتی بە هەر شێوێک بێ دوای ئەوەی کە 45 کورسی هێنا بە هەر شێوێک ئەو 45 کورسیینە ئێستا ئێوە بەهێزی زۆرینە یعنی ئەو کارانە بکە کە لە بەرژەوەندی خۆیەتی واتە دەسەڵات زیاتر ئەوەندەی بۆ بەرژەوەندی و تێپەڕاندنی سیاسەتەکانی خۆیەتی ئەوەندە بیر لە بەیەکەوە کارکردن و هاڵماهەنگیکردن لەگەڵ لە یەکێتی ناکاتەوە لە بەڕێوەبردننی وڵات واتە جۆرێک تاکڕەوی پێوە دیارە لە پەرلەمانیش بۆمان دەرکەوت ینی باشترین بەڵگە ئەوەی پەرلەمانە